پاش پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق سەردانی بەرپرسانی باڵای وڵاتان بۆ بەغدا و هەرێمی کوردستان چڕبۆتەوە و لەم چوارچێوەیەشدا وەزیرانی دەرەوەی ئێران و فەڕەنسا و پاشای ئوردون سەردانی عێراقیان کرد. محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران کە بە سەرۆکاتی شاندێکی باڵای وڵاتەکەی بە سەردانێکی چوار ڕۆژە لە عێراقا لەگەڵ سێ سەرۆکاتیەکەی عێراق کۆبەوە و پەیوەندیە سیاسی و ئابوووریەکانی هەردوو وڵاتیان تاوتوێ کرد. وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند پەیوەندیەکی دێرین و بەهێزیان لە نێوان تاران و بەغدا هەیە و ڕێگە بە هیچ هێز و وڵاتێک نادەن کە دەسوەردانی تێدا بکات. هەروەها وتیشی لەگەڵ عێراقدا هەڵوێستن سەبارەت بە یەکپارچەیی خاکی عێراق و پشتیوانی لە هەوڵەکانی بەغدا دەکەن بۆ گەڕانەوەی سووریا بۆ ناو کۆمکاری عەرەبی. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی سەردانەکەی زەریف پەرەپێدانی پەیوەندیە ئابووری و سەربازیەکانە لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان لەم چوارچێوەیەشدا بەغدا و تاران لەسەر ڕێکخستنەوەی کاری دەواازە سنووریەکانی نێوانیان و هەروەها بەڕێوەبردنیان با شێوەیەکی یاوبەش ڕێککەوتون. هەروەها زەریف ڕۆژی سێشەممە لە شاری سلێمانی بەشداری لە کۆنفرانسێکی ئابووری دەکات کە بە بەشداری ژوورە بازرگانیەکانی پارێزگاکانی هەرێم و عێراق ڕێکخراوە. سەردانی وەزیری دەرەوەی ئێران پاش سەردانە نهێنیەکەی سەری ساڵی دۆناڵد ترەمپ و سەردانی مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ عێراق دێت. لەلایەکی دیکەوە ژان لۆدریان وەزیری دەرەوەی فەڕەنسا بە سەردانێک گەیشتە بەغدا و لەگەڵ محەممەد عەلی هاوتە عێراقیەکەی و عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیران کۆبەوە. باپی میدیا عێراقیەکان لە کۆبوونەوەکەدا پرسی شەڕی دژی تیرۆر و کشانەوەی ئەمریکا لە سووریا و پەیوەندیە دووقۆڵیەکانی نێوان بەغدا و پاریس تاوتوێکراون. هەروەها سەرۆک وەزیرانی عێراق سوپاسی هەڵوێست و هاوکاریەکانی فەڕەنسای کردووە لە بەرامبەر هەڵوەشانەوەی قەرزە کەڵەکەبووەکانی سەر عێراق و هاوکاریەکانی لە چوارچێوەی شەڕی داعشدا. لای خۆشیەوە وەزیری دەرەوەی فەڕەنسا پشتیوانی وڵاتەکەی بۆ حکوومەتی عێراق دووپات کردەوە و جەختی کردەوە لەوەی کە پاریس دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا فراوانتر بکات. هەر لە چوارچێوەی بەردەوامی سەردانی بەرپرسانی باڵای وڵاتان بۆ عێراق شا عەبدوڵای دووەم پاشای ئوردون با سەردانێکی فەرمی گەیشتە بەغدا و لەگەڵ دکتۆر بەرەم ئەحمەد ساڵح سەرۆکۆمەری عێراق گفتوگۆیان سەبارەت بە هەلومەرجی سیاسی ناوچەکە و ڕوا پەیوەندی ئابووری و بازرگانی نێوان هەردوو وڵات ئەنجامدا.